سڵاوتە نەبێ بینێرانی شارپرێس دەپرسین بۆچی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئینتیمای نیشتیمانی نەماوە بۆچی هەر شتێک بەسەر هەرێمی کوردستاندا بێت هەر بڕیارێک لەسەر هەرێمی کوردستاندا بدرێت لە دەرەوە هاوڵاتی هەرێمی کوردستان وەک سزایەک بۆ دەسەڵاتی بینێت و پێی خۆشە ئەگەر چی بڕیارەکە بڕیارێکی باشیش نەبێت بۆ قەوارەی هەرێمی کوردستان لە لایەکی دیکەوە دەپرسین چۆن هێزێکی ئۆپۆزیسیۆنی بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی یەک گەرە و گەورە دروست بکرێت لەلایەن ئەو هێزانەی کە ناوی خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن ئەم بەرەیە چۆن دروست دەکرێت و لەلایەن کێوە دروست دەکرێت گفتوگۆی ئەم پرسانە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر فایق محەممەد شرۆڤەکاری سیاسی دکتۆر سڵاوت دەبێ ئەم کاتت باش سەرەتا لە نووسینێکی بەرزتەوە دەست پێ دەکەم دەسەڵات بۆچی بۆ ئۆپۆزیسیۆن پێ ئەکەنێت بەڵام ئەلبەتە ئەوەی کە ئەیبینین دەسەڵات لە بەرامبەر ئەو ئێش و ئازار و برسێتیە و هاوار و بێدادیەی خەڵک ئەتوانم بڵێم کەڕ و لاڵە نەگوێ ئەگرێ نەیەتەوە دەنگ خەڵکیش تا دێت ناڕەزایەتەکانی بەرامبەر بە دەسەڵات زیاترە بێ و وەکو تو ئاماژە بۆ کرد هەر شتێک هەر کەسێک زیان بە دەسەڵات بگەینێ پێی خۆشە ئەگەر دوژمنی ئەویش بێت لەو لاشەوە لە هەڵبژاردننی ڕابردووەوە هەندێک حیزب و لایەن هەیە ئۆپۆزیسیۆنن و ماوەیەکیشە هەندێک کەسایەتی هەیە چ ئەوانەی لە یەکێتی دوورکەوتونەوە چ ئەوانەی لە بزوتنەوەی گۆڕان دوورکەوتونەوە یا پێشتر هەبوون وەکو کەسایەتی ناڕازین بەم دەسەڵاتە نزیکن لە خەڵکەوە بەڵام ئەوەی کە من تێبینی یەکەم ئەمانە کەسیان ئەوی تر ناخوێنێتەوە هەمووی دژی یەکترین ئەمەڵێ ئەو پیاوی دەسەڵاتە ئەوڵێ ئەو پیاوی دەسەڵاتە ئەم لەسەر ئەوە خوێنێ ئەو دژی ئەوە خوێنێ تا کۆتایی ئەگەر وا بڕوات ئەو حیزبانەی کە لە ئۆپۆزیسیۆندان تا ئێستا و ئەو کەسانی تریش کە نیازیان هەیە بێنە ڕیزی ئۆپۆزیسیۆنەوە ئەگەر وا بڕوات ئەو ناڕازیەی خەڵک ئەو کەموکوڕەی دەسەڵات نابێت بەهێزێک گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا بکە بە تایبەتی کە لە مانگی دەی ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دروست دەبێت ئەگەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەو شێوەیە یانجاری وا هەیە لە باتی مەسانێسا حیزب هەیە ئۆپۆزیسیۆنە یعنی نەچۆتە دەسەڵاتەوە ئەندام پەرلەمانی هەیە بەشداری لە پێگەیانی حکوومەتە نەکردووە وەزارەتی نییە بەڕێوەبەری گشتی نییە ئەمە ئۆپۆزیسیۆنێت تۆ چی دەوێت خۆی ئەلانی کردو من ئۆپۆزیسیۆنم بەس یەکێکیکەیەت لە لاکەی تر ئەڵێ ئەوە پیاوی دەسەڵاتە ئەوە پیاوی فڵان وڵاتە ئەوە نازانم چییە وەڵحاڵ ئەمە وا ئەکات کە ئۆپۆزیسیۆن یەکێتیەک لە نێوانیانە نەبێ وەکە یەکێتی لە نێوانیانە نەبوو یەکگرتوو نەبوون دەسەڵات دەتوانێت بەسەریان ناسەرکەوێتەوە ئەو لایەنانەی کە لە ناو دەسەڵاتدان لەگەڵ ئەوەش ناکۆکی و ململانەی زۆریان هەیە بەڵام یەکگرتنیان هەیە یەکگرتنیان هەیە بۆ بەردەوامدان بەم سیستەمە کە لە بەرژەوەندی خەڵکدانە و یەکگرتنیان هەیە بۆ سەرکوتکردن و پەراوێزخستن و پاشخستنی ئۆپۆزیسیۆن بۆیە منم قسەیم کردو ئەم وتارەم ئەمڕۆ نووسیوە بۆ ئەوەی ئەو لایەنانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن کە تەشهیر بە یەکتری ئەەکەن کە یەکتری تەخوینەکەن لەو کەلی شەیتانە بێنە خوارەوە بەڵکو چەندان شتی هاوبەش هەیە لە نێوانیانە بێن لا یەکتری گفتوگۆ بکەن ڕێککەون ئەو ناکۆکیە لاوەکیانە ئەگەر بۆ ماوەیەکیش بێ بەلاوە بکەن بۆی بتوانن بە هەمویانەوە بە تواناکانی هەمویانەوە بەرامبەر بە دەسەڵات بوەستن دەرەقەتی دەسەڵات بێن بە تایبەتی لەم هەڵبژاردنەی مانگیدا شتێک بە دەسەڵات بکەن کە چۆن ئەو بەرەیە دروست دەکرێت ئەو بەرەیە ئەگەر ئیرادەی ئەو لایەنانە هەبێ ئەگەر ئەو لایەنانە بەڕاست ئۆپۆزیسیۆن بن بەرژەوەندی میلەتیان بەلاوە گرنگ بێ ئەبێ ڕێککەون چۆن ڕێگەکەون گفتوگۆ بکەن لەگەڵ یەکترا کۆنگرەیەک بگرن کۆنفرانسیەک بگرن لەو کۆنگرە و کۆنفرانسە کۆمەڵی پێوانە دانن ئەبێ هەموو لایەنەکان پابندی ئەم پێوانان بن ئەتوانی ئەو کاتە ڕێکەوتنێ بکەیت بەڵام ئەگەر هەروە بەو شێوەیە پەرش و بڵاو بن دەسەڵات سوودی لێوەرەگرێ ئەو کاتە
بۆ خۆی هەر بەردەوامە بێت لەسەر سیاسەتەکانی خۆی. سەبارەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هاوڵاتی هەرێمی کوردستان هیچ ئینتیمایەکی بۆ نیشتیمان نەماوە. بۆ نمونە ئەگەر بڕیارێکی دادگای فیدراڵی بە نمونە بێنینەوە، یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان بە نادەستوری ناوهێنرا لەلایەن دادگای فیدراڵیەوە و فرۆشتنی نەوت لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگیرێتەوە بە پێی بڕیارەکە بێت دەدرێتە دەست حکوومەتی ناوند. هاوڵاتی هەرێمی کوردستان ئەم بڕیاری بەلاو پەسەندە، زۆر دڵی بە بڕیارەکە خۆشە لە کاتێکە نەوت لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێت. و لە لایەکی دیکەوە ببوورە موشک بارانکردنی شاری هەولێر ئەگەر بەنمونە بێنینەوە هاوڵاتی پێی خۆشە. ئەمە وەکو بەرپەرزدانەوەیەک بۆ حیزبە کوردیەکان ئەیبین، بۆ دەسەڵاتدار ئەیبینن. خۆی لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن لادانی سیاسی هەیە، لادانی سیاسی لە ئاستی جیاوازە هەیە. بۆ نمونە پەیوەندی بە عێراقەوە، هەرێمی کوردستان لە دوو مەسلەی گرنگە لە عێراق لای داوە. یەکێ لەوانە لە مەسلەی ئابووریە، یعنی لادانێکی گەورەیە لە مۆزوعی ئابووریە. ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە عێراق و بە گوێرەی دەستوری عێراقی اعترافمان پێکراوە و مافمان هەیە لە هەموو ڕژێمە نظامە فیدراڵیەکانە ئابووری پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ دیفاع بەرگری هاوبەشە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەرکێشەیەکیان کرد بە ناوی ئابووری سربەخۆوە. ئەم ئابووری سربەخۆیە زەرەری هەبوو بۆ خەڵکی کوردستان، خەڵکی کوردستانی برسی کرد و بە هەڵسەنگاندنی خۆشم پێشتر ئەمە تەنیا ئەوە نییە کە لە بەروی عێراق بڕیاری داوە. ئەو بڕیارەی هەرێمی کوردستان هەم خەڵکی برسی کرد، هەم لادان بوو لە دەستوری عێراق بە تایبەتی مادەی 112. لەبەرەوە کە بەڵام ئێمە هیچ قازانجمان نەکرد، ئێمە زەرمان کرد. کێ قازانجی کرد؟ حیزبە دەسەڵاتدارەکان لەگەڵ هەندێک سەرمایەدار، لەگەڵ ئەو وڵاتانەی کە دژمنی کوردن کە دۆستی کوردنین، ئەوانش قازانجیان کرد. بۆیە کە دادگای فیدراڵی بڕیاریدا مەسەلەکە تەنیا ئینتیمانە بوو، مەسەلەکە ئەوە بوو ئەو ئابووری سربەخۆیە کورد زەرەری لێ کرد. ئێستا بارودۆخی کورد لە کەرکووک لە ڕووی ئابووریەوە زۆر باشترە تا کورد لە هەولێر و دهۆک و سلێمانی. هەموو مانگێک فەرمانبەرانی موچەخۆرانی کەرکووک موچەی خۆیان وەرەگرن، فەرمانبەران موچەی خۆیان وەرەگرن. بەڵام هی ئێمە قۆدەزانی موچەچی بەسەراتوە. ئەمە لایەکی مۆزوعەکەیە. لایەکەی تر لە مەسلەی موشکبارانی ئێران، ئێمە دەسەڵاتی کوردی لادانی کردووە لە چ مەسایلێکە؟ لە مەسەلە نەتەوەیەکانە. ئەتوانم بڵێم پایەکانی نەتەوەبوونی گەلی کوردیان داڕماندووە، زمانی کوردیان تێکداوە، زمانی کوردی کە یەکێکە لە مەسەلە ئەساسیەکانی هەموو نەتەوەیەک، زمانی حیزبیان خستۆتە شوێنی زمانی نەتەوەی. بۆ نمونە پارتی بە تەلەبە ئەڵێ قوتابی، یەکێتی پێ ئەڵێ خوێندکار، ئەوان بە ژن ئەڵێن ئافرەت، یەکێتی پێ ئەڵێ یەکێتی ژنان، نازانم چی گەنج لاو. بەڕاستی ئەمە بەسیترین شتە. ئەجا کوردستانیان دابەش کردووە. ئەجا هەر ڕۆژی سوپای داگیرکەرێک، ڕۆژێکی عێراق، ڕۆژێکی ئێران، ڕۆژێکی تورکیا ئەهێنە سەر هەرێمی کوردستان. سەروەری خاکی کوردستانیان پێشێر کردووە. یعنی خاک ئەبەخشن، نیشتمان ئەبەخشن بەرامبەر بە دەسەڵات بۆ خۆیان. باشە ئەمانە وایان کردووە، لەبەرەوە خەڵکەکە قەنەعەتی وایە ئەمانە نەتەوەیی ژنی. خەڵک برسیەکەن نەتەوەیی نین. پێچەوانەی ئەو دەستورەیەکەی اعترافی بە هەرێمی کوردستان کردووە. بۆیە بەو شێوەیە بەرەب نەگیانینەکە مەسەڵەن ئێستا زۆر بەداخەوە کە بردومانی هینەکرێت هەولێر دەکرێت لەلایەن وڵاتێکەوە کە هیچ مافێکی بەگەلی کورد نەیاوە. خەڵکی کورد پێی خۆشە، زۆر کارە ساتامە. مەسلەی دادگای فیدراڵی جیاوازە. دادگای فیدراڵی هی خۆمانە. ئەم حکوومەتە نوێی عێراق خۆمان دروستمان کردوتەوە. نوێنەرمان هەیە لە دادگای فیدراڵی، سەرۆک کۆماری ئێمەیە، جێگیری سەرۆکی پەرلەمان هی ئێمەیە. ئێمە نابێ ئێستا بیرکردنەوەیەکەیە ئەو عێراقی کە خۆمان هەمانە. ئێمە وەکو کورد دوو حکوومەتمان هەیە، حکوومەتی هەرێمی کوردستان یا دوو دەوڵەتمان هەیە، دەوڵەتی عێراق و دەوڵەتی هەرێمی کوردستان. بەس ئەو پەڕی دژایەتی دەوڵەتی عێراقەکەین، حکوومەتی هەرێمی کوردستانیشمان پارچە کردووە، هەر پارچەیەکمان خستۆتە دەست داگیرکەرێکەوە.
ئەو داگیرکرانەی کە ماف بەگەلی کوردنیان لە چوارچێوەی وڵاتەکانی خۆیانەوە باشە ئەمانەیان کردۆ دەسەڵات بۆیە خەڵکی کوردستانیش ئینتیمای بۆ نەتەوە نەماوە بۆیە خەڵکی کوردستان زۆر بەداخەوە پێیان خۆشەکە هەولێر بوردمان بکرێ بە تایبەتی کۆشکێکی بەرپرسێکی ئەن با بڵێن کۆمپانیایەکی بازرگانی بڕوخێنرێ بەس خەڵکەکە ئەمە تۆسێ بەداخەوە سەتحیەتی تایە چکە ئەو کۆشکە بە پارەی کورد دروستکراوە بە پیارەی میلەت دروستکراوە کە بڕوخێنرێ جارێکەوە پارەی میلەت دروست دەکرێتەوە و ئەوەی کۆشکەکەی ڕووخاندووە نەک هەر ئامادەیە کۆشکەکە بڕوخێنێ ئامادەیە خانووەکەی ئەویش بڕوخێنێت چەندان جار ئەوانە گوندنشینەکانی ئێمەیان بردمان کردووە لادیەکانی ئێمەیان بردمان کردووە تا کۆتایی لەبەرەوە لە هەمان کاتا کە دەسەڵات لادانی کردووە لە بوارە ژیاجیەکانی سیاستدا بەڵام خەڵکیشی نەشیێشت و خەڵک لە سیاست تێ بکات یعنی سیاستێکی حیزبی ناوچەگەری قێڵەکی بەڕێوە بردووە پایەکانی نەتەوەبوونی لە هەرێمی کوردستاندا نەکرد داڕماندووە ئەگەر یەکێکی ویستوێتی دروستیان بکە نەیهێشتووە ئەین تۆ وەرە ئێستا لە هەولێرە ئەو حیزبی سیاسی احتراف بە هەرێمی کوردستان ناکە مۆڵەتی پێدراوە بەڵام حیزبی سیاسی نەتەوەیی هەیە لە بەری داکۆکی لە پارچەیەکی خەباتی پارچەکانی تری کوردستانەکە مافی نادرێتە ئیش بێ سەری ئەو کەناڵ ڕەگەن و کۆمپانیا مەحەلیانە بکە کۆمەڵێک کۆمپانیا هەن تەلەڤیزیۆنە مەحەلیەکان هێنەکەن بڵاوەکەنەوە یعنی سەیریان بکە کەناڵەکانی هەرێمی کوردستانیان تایە کەناڵەکانی تورکیایان تایە هی ئێرانی تایە هی عەرەبەکانی عێراق و وڵاتانی کەی تایە بەڵام کەناڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانی تیانە ئەو معنەی چییە؟ ئەو معنەیە ئەو کەناڵانە لە ڕێگەی دام و دەستگا هەواڵگریە ئیستیخباراتەکانی ئەو وڵاتانە بەڕێوە برێن ئێمە کوردستانە یعنی کوردستان داگیر کراوە لە ڕێگەی بنەماڵەکانەوە بنەماڵەکان خزمەتی داگیرکەرانی کوردستانەکەن بۆیە ئاوای لاتوە کە خەڵکەکە بۆ شێوێت تەعاملیان دکتۆر هەر سەبارەت بە هێرشە موشکەکەی ئێران بۆ هەرێمی کوردستان شاری هەولێر بە بیانووی ئێران بە بیانووی بوونی بنکە و بارەگای ئیسرائیلی شاری هەولێری موشک باران کردووە سەرنجی بەڕێزت ئەمە لەو بارەیەوە بزانم خۆی یەکەم ئێران طبعا ئیسرائیل لە هەموو شوێنێک هەیە ینی خەڵگەی ئەڵێ لە تارانیش هەیە چکە ئەمە پەیوەندی وڵاتانە بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی دیبلۆماسی ئەوانە هەیە بەڵام ئێران بۆچی هەرێمی کوردستان بردمانەکە ئەوانە لەبەروی لێوە نزیکە ئەزانێت لایانی زعیف ینی خاڵی لاوازی هەیە و ئەوێ هەندێشتی کە بکە مەسەن لەم کاتانە ئەزانەیە کە ئێستا ئەمریکا پێویستی پێیەتی بۆی شەڕی رووسیا و ئوکرانیا و ئەمریکا مجاملەیەکی ئێرانەکە بۆی ئێران زۆر لە رووسیا نزیک نەبێتەوە ئەزانێت ئەمریکا قسە ناکە دوو ئەوێ ئەو ڕێککەوتنەی کە لە بینی سەدرریەکان و پارتی و سنەکانە کراوە ئەوەی پێ ناخۆشە چونکە ئەوانە سەر بە ئێران نین هێزەکەی تر سەر بە ئێرانە ئەوێ بە ئیرادەیان بکە تەسلیمیان بکە بڵێ بێنە لای من سێ کە ئەڵێ من هینم ئیسرائیلم قەسف کردووە وڵاتانی ئیسلامی و عەرەبی عێراقی و ئەوانە هەموو پیان خۆشە دژی ناوەستنەوە ئەمانەی بۆ ئەوە کردووە بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوی ئەم ڕووداوانە دروست نەبن ئێمە جارێککە ئێمەوە سەر مەسەلەی دیبلۆماسیەت عەلاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی تردا ئەبێ لە ڕێگەی عێراقەوە بێت چونکە ئێمە عەلاقات لە عەلاقاتە ئەبێ لەگەڵ ناوەندا بین لە ڕێگەی ناوەندەوە پەیوەندی بە دەرەوە بکەین لە ڕووی ئابوووریەوە ئەبێ لەگەڵ ناوەندا بین لە ڕووی بەرگریشەوە ئەبێ لەگەڵ ناوەندا بین بەڵام لێم دوو سێشتا هەرێمی کوردستان لادانێکی زۆر گەورەی کردووە سوپای تورکیای هێناوەتە کوردستان پەیوەندی لەگەڵ وڵاتانی ترا دروزەکە بە دوور لە دەستوری عێراق و دوور لە سیاسەتی حکوومەتی ناوەندی عێراق نازانم پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئیسرائیلیا تا چەندە بەڵام ئەزانم لەگەڵ تورکیا زۆر زۆر وازەحە ئەمە عێراقیەکان پێیان ناخۆشە پەیوەندیەکەی هەرێمی کوردستان لەگەڵ ئیسرائیلە عێراقیەکان پێیان ناخۆشە ئێران پێی ناخۆشە بە تایبەتی ئێرانی دیعایەوە کاڵێ ئەو ئامارانی لەسەر منەکرێ لە هەرێمی کوردستانەوە بێ جا ئێمە غەڵەتەکەمان لەکوایە غەڵەتەکەمان لەوایە لە دەرەوەی دیبلۆماسیەتی عێراقی هەندێک شتمان کردووە سەرکێشیمان کردووە
چۆن لە دەرەوەی دەستوری عێراقی بەرنامەی سربەخۆی ئابووریمان دەست پێ کرد و کە ئەو هەموو زەرەرەمانتیا کرد بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە بێ لەمە دووە بۆی تووشی ئەو تەنگژانە نەبین لەگەڵ ئێران و لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی ترە پەیوەندیەکانمان لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوە بێ بە تایبەتی ئێمە سەرۆک کۆمار و وەزیری دەرەوەی عێراق بەردەوام کورد بوون ئەتوانین لە چەندان قونسولیەت و سەفارەتمان بەرەکەوێت لە عێراقدا بە لە ڕێگەیوانەوە و کیشانە بکەین نە لە ڕێگەی حیزبەوە کێشەی سەرەکی ئێمە کاکە ڕەوەند ئەوەیە حیزبایەتی بووەتە هەموو شتێک دەستی بەسەر حکوومەتا گرتووە دەستی بەسەر دادگا کردووە دەستی بەسەر پەرلەمانە گرتووە دژی حکوومەتی عێراقا حیزبایەتیەکەش لادانی زۆر تێکەوتووە یەکێک لەو لادانە ئەوەیە ئەو پەیوەندیە نهێنیانەی کە جاران ئەو حیزبانە هەیەیان بۆ لە سەردەمی خەباتی شاخە لەگەڵ ئیستیخباراتی ئەم وڵات و ئەو وڵات هەر هێشتویانەوە گەورەشیان کردووە و حیزب و ببوورە پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و ئابووری و سیاسا و دەستوریشان خسۆتە خزمەتی خەڵکەوە خزمەتی حیزبەوە حیزبیشان خسۆتە خزمەتی داگیرکەرانی کوردستان باشە دکتۆر ئەم دۆخە بەرەوچوی ئەڕوا دۆخی هەرێمی کوردستان بەرەوچوی ڕوا لە ئێستای ئەوە بینین ئەو 3 مانگە موچەی فەرمانبەرانی هەرێم بە تەواوی نادرێ بە باشی نادرێت لە کاتی بەهۆی ئەو سیاسەتە هەڵەیەی ئەم دەسەڵاتدارانەی ئێرەوە لە ئاستی ناوخۆیە ئەوە بۆ خۆ دەزانی مەسلەی موچە و ئازادی سیاسی و شتەکانی کە ڕۆژ بە ڕۆژ پاشە کشەیەەکە خەڵکی کوردستان وای لە تۆ دژمنی سەرێکی خۆی بە حیزب دەسەڵاتدارەکانە بینێ لە ئاستی عێراقیشە ئەوە تا بۆ خۆمان نەزانین وەزع چۆنە ئەم حیزبانە نەیانتوانی بەرەیەکی نەتەوەی پێک بیان لە عێراقا یەکدەنگ بن وەزعمان خراپە بێت لە ئاستی ناوچەیشە فەرموو ئەم تۆ سارۆ بارانەی موشک بارانەی ئێران بۆ هەولێر ئەوەش نیشانە ئێوەیە کە بارودۆخمان زۆر خراپە ئاستە نێودەوڵەتیەکانیش بارودۆخێک گێتە پێشەوە وەکو سەردەمی شەڕی سارد ئیتر ئەمریکا و ناتۆ ئەوروپا ئەوانە نایان پەژێتە سەر ئێمە و لەوانەیە بۆ نمونە ینی ئاماژەکان بەرەو ئەوە چن ئێران بکەوێتە بەرەی رووسیاوە تورکیاش بکەوێتە بەرەی ناتۆ و ئەمریکا و ئەوروپاوە ئیتر چیان بێ پێمان بکەن ئەوان قسەش نەکەن لەبەرەوە ئێمە بێ زۆر بزانین چی بکەین ئێمە لە عێراقا هەندێک دەستکەوتمان هەیە گرنگترین شت ئەوەیە ئەو دەستکەوتانە بپارێزین بەڵام دەسەڵاتی ئێمە نا ینی بیر لەوە ناکاتەوە هەر خەریکی حیزب چێتیە هەر خەریکی ملشکاندنی یەکترە ئێمە حیزبە دەسەڵاتدارەکانمان استراتیژیان چارەسەرکردنی کێشەی کورد و دیموکراتیزەبوون و خۆشگوزەرانی خەڵک و ڕاستکردنەوەی ژێرخانی ئابووری کوردستان نییە استراتیژیان لێدانی یەکترە ململانێ و شەڕ لەگەڵ یەکتر کاکە من قەنەعەتم وایە ئەگەر دوای ڕوخانی ڕژێمی سەدام ئەمریکا لێرە نەبوایە پارتی و یەکێتی ئێستا چەندان جەولێتری شەڕیان کرد ئەمریکا نایڵێ ئەمریکاش لەبەر بەرژەوەندی خۆی چونکە هیچ شوێنێکی وەکو کوردستان دەست ناکەوێتە بەبێ کێشەتیە دابنیشێ هەم دەسەڵاتەکەش بەگوێیەکە هەم خەڵکەکەش ڕقی لە ئەمریکانیە ئەمریکا ناتوانین لە جنوب و لە ناوەڕاستی عێراق بژی ناتوانین لە سووریا بژی لە شوێنەکانی کە بژی بۆیە ئێمە بەختمانەیە لەو مەسەلەی ئەمریکا لێرەیە لەبەرەوە ئەبێ چی بکە ئەبێ لە ئاستی جیاوازە گۆڕانکاری بکە یا دەسەڵات چاکسازی بکە بەس بێتر دەسەڵات نەیتوانی چاکسازی بکە ئەبێ ئەوانەی دەرەوە چاکسازی بکەن ئەوانەی دەرەوەی کێن ئەو حیزب و ڕێکخراوانن ئەو کەسایەتیانن کە لەگەڵ دەسەڵاتانین یا پێشتر لەگەڵ دەسەڵات بوون واتونەتە دەرەوە ئێستا بێ پرۆژەیەکیانە بێ بەرنامەیەکیانێ بۆ بۆمانە بەداخەو لە ڕابردووە ئێمە بینیمان ئەو هێزانەی کە بوونە ئۆپۆزیسیۆن ئەو کاتانی کە ئۆپۆزیسیۆن و هەندێک بارودۆخی خەڵک بەرەو پێشەوە ڕۆشت سیستەمی حکومڕانی خەریک و بەرەو دیموکراتیزەبوون و گەشەکردن ئەچوو گۆڕانکاری بەسەرا هات بەڵام ئۆپۆزیسیۆنەکانمان زوو تەنگە نەفەس بوون زوو وازیانی هێنا هیوامان هەبوو یەک پۆستیاندایە وازی لە هەموو شتێک هێنا حیزبی وامان هەبوو کە ینی زۆر شتیان بەرامبەرکردن بەڵام لەبەروی پۆستێکی وەزارەتێکیانەیە نازانم شتێکیان ئێوانە دەست بە شوێنەکەەوە گرنگتر گرنگی بە مەسەلەکانی تر نادەن ئەمە لە کاتێکدا بێت بەبێ ئەوەی دەسەڵات هیچ چاکسازیە بکە چی سەبارەت بە حیزبانی ئێستا کە ناوی خۆیان ناو ئۆپۆزیسیۆن ئێستا کاکە زانین چۆنە ئەم هەندێک حیزب هەیە مەسەلەن یەکگرتووی ئیسلامی
دوای ئەم هەڵبژاردنەی با بڵێن چەند ساڵی پێشوو لەبەری ئۆپۆزیسیۆنایە بەڵام بەداخەوە ئەوان ئەڵێن لەبەرەوەی بۆچی ئۆپۆزیسیۆنن لەبەروی کە کاتێ لە دەسەڵات تا بووین دەنگەکانمان کەمی کردووە سۆر بەداخەوە بەڵام هەر باشە تۆ بێتی بگەێنی ئەمانگاوێکی خراپ نییە بەزماوێتی تۆ بوو بە ئۆپۆزیسیۆن وەکو فشارێک بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا ئەبێ ئەوە مەسەلە استراتیژیەکەەوە بێ نەوەی نوێ لەوەتی دروست بوون ئۆپۆزیسیۆنن یعنی نەچوونەتە حکوومەتەوە و بەردەوامن لە عینەکان ئەمە من بە شتێکی خراپی نازانم دوایەوەی نوێ ئەو بزوتنەوەی گۆڕان بوون بە دوو بەشەوە بمایە نەمانەوێ بەشێکی لەگەڵ دەسەڵاتایە بەشێکی لەگەڵ ئۆپۆزیسیۆنایە ڕەخنیان هەیە بەڵام ئەمانیش بەجددی نایەنە پێشەوە هێشتای فۆرمەکەیان دیار نییە چیەکەن هەندێکیان ڕێکخراویان دروست کردووە هەندێکیان هەروەکو کەسێتی ماونەتەوە لە دەرەوەی ئەو ڕێخستنەوە حاڵەتی سێمەوەیە کە شێخ لاهور لە دەرەوەی یەکێتی ئێستا شێخ لاهور کەسێکە کە خەڵکی لەگەڵایە چ ئەوانەی لە ناو یەکێتی بنچ لە دەرەوەی یەکێتیم پێگەشی هەبوو و هەوری هەندێک گۆڕانکاریشیدا لە یەکێتیە ئەویش ئێستا بەشێکە لە ئۆپۆزیسیۆن بێژگە لەوە ئێمە زانین ساڵەهای ساڵە ئەو کەسانەی کە نزیک بوون لە پارتی کرێکارانی کوردستانەوە ڕێگەیان نەدراوە کار بکەن لە ڕووی یاسایەوە بەڵام لە ڕووی نەوەعیەوە زۆر باشن پەروەردەیان دیوە کۆمەڵێ کەم و کوڕی شخصی لە ڕووی دیموکراسیەتەوە لە ڕووی بەرژەوەندی پەرستیەوە لە ڕووی شتەکانی کەوە لە ناخی ئەوانە دروست بووە ئەتوانن ئیش بکەن ئەمانەش هەن لەولاوە ئەبێ ئەمانە هەمووی پێکەوە ئیسلامی و عیلمانی کۆنە یەکێتی و کۆنە پاسۆک کۆنە گۆڕان و نازانم کۆنە پەکەکە هەموو بێنە لای یەک بەرنمەیەکیان نەبێ بۆ ئەوەی بتوانن دەرەقەتی ئەو دەسەڵاتە بێن بەڵام ئەگەر بێت و ئەم لایەنانە بەرنمەیەکی باشیان نەبێت دەسەڵات لەسەر سیاسەتەکەی خۆی بەردەوامە کە لەسەر سیاسەتی خۆی بەردەوام بوو چییە بێ کێشەی گەورە دروزە بێ یەکێک لەوانە بانکردنەوەی عێراق دکتۆر بە دەرفەت ێزانم سەرنجی بەڕێز بزانم لەسەر یادی کیمیابارانی هەڵەبجە کە سبێنە یادی کیمیابارانی هەڵەبجێ و 16 سێ چی سەبارەت بە بریندارەکان چی سەبارەت بە پرۆژە و خزمەت گوزاریەکانی پارێزگای هەڵەبجە ئەگەر ئێمە باسی لادانی سیاسی دەسەڵاتی هەرێم بکەین لە ئاستە جیاجیەکانە یەکێک لەوانە لادانەکانە بەرامبەر بە هەڵەبجە و ئەنفال بەڵام بەرامبەر بە هەڵەبجە و ئەنفال ینی بۆ خۆی ڕژێمی باس بەرنامەی بەرامبەر بە کورد لە چەند پلەیەکا بووە ئەگەر کوردی لەگەڵا بێ زۆر کێشە نییە وەکو پێگاتەیەکی دەرەجە دوو ئەوانە بۆی بەرنامە نەتەوە پەرستیەکانی خۆی لە عێراقا جێبەجێ بکە زۆر کێشەی نەبووە لەوانەیە هەوڵی لە ناوبردنیە دابایە بەڵام ئەگەر کوردی لەگەڵا نەبوو بێت و کورد چوو بێ هاوپەیمانی لەگەڵ دژمنە استراتیژیەکانی عێراقدا کردبێ کە ئیسرائیل و ئێرانە هەوڵی لە ناوبردنی کوردی داوە ئەنفال و کیمیاباران ئەوە بوو ئێمە وەکو کورد وەکو حیزبە سیاسیەکانی ئەو کاتە وەکو شۆڕشی کورد لەگەڵ ئێرانە ڕێککەوتین لەگەڵ سوپای پاسدارانە چالاکی هەوبەشمان کرد لەگەڵ ئەوانە دژی سوپای عێراق یەکێک لەوانە گرتنی هەڵەبجە بوو یەکە هەڵەبجە گیرا دوای دوو ڕۆژ ئیتر ئەو شارە کەوتە دەست ئێران حکوومەتی باسیش بە فرسەتی زانی گەلی کورد کۆمەڵ کوش بکە بۆی عاقڵی بکە جارێکی کەشتیوانەکە کە ئەوەش بوو بەداخەوە یعنی ڕووداوەکان دوای ئەوەش ناخۆش بوو خەڵکە برینارەکە لەلایەن هێزی پێشبەرگەوە زۆر گرنگی پێنەدرا ئەو سەرۆت و سامانەی خەڵکەکە کەما بوو لەوێ دەستی بەسەرداگیرە ینی خەڵکی هەڵەبجە لەو کاتە سەریشی چوو ماڵیشی چوو و دوای ڕاپەڕین دوای با بڵێن هەڵەبجە ئاوارە بوون گرنگیان بە هەڵەبجە نەدا دوای ڕاپەڕینش گرنگی بە هەڵەبجە نەدرا بەس هەڵەبجەیان بەکاری هێنا بۆ کۆکردنەوەی پارە ئەو پارێژ بۆ هەڵەبجە بەکار نەهێنرا هەڵەبجە ئێستا یەکێکە لەو شوێنە دواکەوتوانەی هەرێمی کوردستان کە شەڕی براکوژی و ناوخۆیش کرا شەڕەکانی شوێنەکانی کە لە ساڵی 94ەوە دەستیان پێکردانەوە وەشت شەڕی هەڵەبجە تا 2003 بوو و شەڕی هەڵەبجە تەنها شەڕی بینی پێشمەرگە نەبوو
هێزە نێودەوڵەتیەکانیشان هێنا بۆ شەڕی هەڵەبجە. ئابڕۆقی ئابرووشیان قسە سەر لەو کاتە شەوەتر هەڵەبجە با بڵێن بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە ئەوەی ئەیبینین کە خەڵکەکە چی ئەڵێ و چی ئەکاوانە. من لە یادی هەڵەبجە وەکو خۆم کە خەڵکی ئەوێم و کە سوکارم لە کیمیاباران ناشەهید بۆ خەڵکی تر زۆرە ناسم کە قوربانیان داوە سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆژی هەڵەبجە دایانەوێنم کە سوێنەیە 16 مانگە. نازانم هەر لایەنێک کە ئەوێ ئۆپۆزیسیۆن بێ ئەمە دەسەڵات هیچی بۆ هەڵەبجە نەکرد. ئەبێ ئەگەر لایەنێک بیاوێ ئۆپۆزیسیۆن بێ لە باتیەوەی قسە بە یەکتری بڵێن بێن بەرنمەیەک دابنێن بۆ ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە بۆ ئەوەی ئێمە بە گوێرەی مادەیەک لە مادەکانی دەستوری عراقی ئەو شوێنانەی کە زۆر زەرمەند بوون لە ڕژێمی ڕابردوو ئەبێ لە پێش هەموو شوێنەکانیکەوە ئاوەدان بکرێنەوە. ئەوە ئەنفالەوە هەڵەبجە ئەو گەرمیانەوە هەڵەبجە ئەوە شوێنە ناوچە ئەنفالکراوەکانی تر هیچیان نەکردووە. ینی بەڕاستی هەڵەبجە چەند دژمن با بڵێن شۆڤینیانە دیکتاتۆریانە لەگەڵ یا جوڵایەوە دەسەڵاتی کوردیش وا لەگەڵ یا جوڵایەوە کە خەڵکی هەڵەبجە ئەوان تاوانبارن ئەوان ئەنفالیان کردووە. مەسەلەن ئەو هەموو تاوانبارە هەیە لە قەزیە ئەنفال و کیمیابارانە هەمووی دەستی کورد کەوت دادگای باڵای تاوانەکان داوای کردن بۆی سزایان بعد لێکۆڵینەوەیان لەگەڵا بکە ئازادیان کردن. بڕیاری دادگا هەیە کە هەڵەبجە ئەنفال جینۆسایدی گەلی کووردە هەتا ئێستا حکوومەتی عراقی عترافی پێ نەکردووە بۆی قەرەبوویان بکەنەوە. ئێمە هۆم نوێنەرەمان هەیە لە سەرۆک کۆمار و جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان و پەرلەمانتارەکان و شوێنەکانی کە ئیشیان بۆ نەکردووە. لەبەرەوە یادی هەڵەبجە هەر ئەوە نییە بڵێین سەی ڕێز و نەوازش بۆ برینار بۆ شەیدەکان دایانەوێنین تا کۆتایی بەنسبەت برینارەکانەوە کاکە هەندێک شت هەیە. من دکتۆرم پزیشکم لە ئەنفال و کیمیابارانیشە نەخۆشم زۆر علاج کرد لە کیمیاویەکان مەلوماتم وەرگرت بوو دوایەوەش بە دوواداچوونم کردووە. ئەو کەسانەی کە بەر کیمیاویەکەون بە تایبەتی بەر غازی خەردە لەکەون برینەکانیان قەت چاک نابێتەوە. باشە چونکە دەرمانێک نییە تایبەت بەکاری بێنی بۆ ئەو مادە خەردەلە کە لە کاری بخە. ئەو کاریگەریانەی کە کردوەتی سەر بۆریە ناسەدانی سەر سیەکانی سەر چاوی سەر پێستی نەخۆشەکە هەرێمێنێتەوە ئەبێ بە برینێکی درێژخایەن ئێمە بێن نیشانەی برینەکە چارەسەرکەین و ئەو برینانەش ئامادەن ینی ئامادەکاری ئەکەن بۆ شوێنە کە احتیمالێت تووشی شێرپەنجە ببن. لەبەرەوەی زۆر کەس لەوانەی کە بەرکیمیاوی کەوتون لە هەڵەبجە لە ساڵانی ڕابردووە تووشی شێرپەنجە بوون شێرپەنجەش لەوێ زیاو بوو زۆریان مردن و لە هەمان کاتدا ئەو کەسانەی بەرکیمیاویەکەون مقاومەیان بەرگری لەشیان کەمە بێتەوە خوڕەکە سپیەکانیان شتەکانیکەیان کەمە بێتەوە. لەبەرەوە معڕەزن بۆ لە خەڵکی کە زیاتر تووشی التیابات بن. ئێمەە حسابیان بۆ نەکرا لە هیچ بوارێکدا نە لە ڕووی ڕۆحیەوە نە لە ڕووی مادیەوە نە لە ڕووی تەندروستیەوە. تۆ قەت بیستوتە ئەندامی خێزانێکی بەرکەوتوی چەکی کیمیاوی یا ئەنفال کراو لە هەرێمی کوردستانە پۆستێکی هەبێت لە هەڵەبجە نییە شتیوان نییە. ینی بەڕاستی لە ئێمە بەسمەوە لە هیچ ڕوویەکەەوە خزمەت نەکراوە خەڵکەکە. ینی حکوومەت بەز لە 16 سیا بیرێکەوێتەوە وەڵی لە 16 سێشا بیری ناکەوێتەوە هەر بەستر شتێکی ڕۆتی نییە ئەو بۆی گلەیی خەڵک لەسەر خۆیان لابن. بەڵام هاوڵاتیانی هەڵەبجە بایکۆتیەکەن. هەوڵاتانی هەڵەبجە زانی چۆنە کاکە من هەوڵاتیانی هەڵەبجەش هەڵوێستەکەیان ئەوە نییە لەوانەیە ژمارەیەکی کەم خەڵک بێت یعنی ئەبێ خۆیان ڕێخەن. ئێمە ڕێکخراوێکی کیمیابارانمانە بوو من کاتی خۆی دروستم کرد من یەکێک بووم لەوانە لەبەروی من سەر بە هیچ حیزبێک نەبووم حیزبەکان ئامادە نەبوون چاوپێکوتمان لەگەڵا بکەن کە من وازم لێنە ئەجا برادەران چاوپێکوتنیان لەگەڵا کردن و لەو ڕۆژەوە
کەسێکیان کردووە بە بەرپرسی ڕێکخراوەکە کەسەر بە حیزبێکی تایبەتە. معقولە ئەوە چەند ساڵە ئەو کەسە مەسوولی ڕێکخراوی کیمابەرانی هەڵەبژەیە یا مەسوولی قوربانیانی کیمابەرانی هەڵەبژەیە؟ ئێوە شتێکی ئەو کەسە هیچ ناکە، ئەو کەسە گوێ لە حیزب بەگرێ. کێشەکەی ئێمە ئەوەیە کاکە ئێمە کۆمەلگاکەمان حیزباوی کراوە. کۆمەلگایکی ئێمە کۆمەلگایەکی حیزبیە. هەر شتێک بزانین دژی بەرژەوەندی حیزبەکەمانە نایکەین. هەر شتێک بزانین ئەگەر بەرژەوەندی خەڵک دژی بەرژەوەندی حیزب بوو ئەچینە پاڵ حیزب دژی بەرژەوەندی خەڵکە وەستینەوە. ئەمە بەسم ئەم دەسەڵاتدارانەیە کردوایە بۆیە وامان لێ هات کە هەیە ئێستا. بەڵێ سوپاس بۆ دکتۆر فایق محەممەد شرۆڤەکاری سیاسی کە لە کاتمانگرتی سوپاس بۆی کە بەشدار بوویت لە بەرنامەی شرۆڤەی ئەمڕۆماندا. سوپاس بۆ بینێرانی سوپاس بۆ ئێوەش بەخێر بێن. سوپاس بۆ بینێرانی شار پرێس کە تا ئێستا بینێرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازیت.